يا الله بسم الله الرحمن الرحيم. يا الله لا يخوي قوله فرد داش فرد داش ورا ناي خواي بين ورا دانش الآرام تانا بي يا الله بس عملتوا من ما تشكروا استغفر الله العظيم. ده صعب بعد تلجمي لا حول ولا قوة إلا بالله بس بابي خو بس كرم آرام وكرم. هذا جمالام بس بقول ما مصطفى با دوخسي خير كين. بسم الله الرحمن الرحيم. بريزان خوشكم ديني إسلام دائما داوي لما دكاتن كمتسامح بين زور راس ما مصطفى بخشن دا لي بردن أو دينا بو نوعي زوانا براس بيت أمريم أشهد بالله راس ذاك أبو مصطفى إنسان غلط دكا هموما معرضين لبو غلط كردن تنها خوا غلطناك أو بخوت عند بينن كاك بهروز غلطي كرت إنكاري شي كرت خواتي دي كرت لسر أو دنيا عقوبة يديها زۆر ڕاستە مامۆستا ئەمن داوای لێبردن لێ دەکەم بەڕاستی ئەمن سوپاسی دەکەم کە هاتێنا ئەو سوڵعەی بەڕاستی ئەمن خۆم بە شەرمەزاری ئەو عائیلەی دەزانم هەز دەکەم غەدرم لێ کردینە ئێستاکەش ئای بابا مامۆستا دەمەوێت قەرەبیان بکەم خانێکیان لۆ بکڕم بەدری خۆیان کە ئەوەی دەست لە سەدادنێن ماری کاملیشیان لۆ بێخمە ناوێک بەس گەردەنم ئازاکەن ما شاء والله الله كاكا ما هيك تومان نار وازمان لبينا ئێمە هیچ شتێکمان لە تۆ ناوێت. لا خەجشکە ئەو شتەی لێ قبولکە الحەمدولillah خوا زۆری دایە فەقیر نییە بەس ئەمە زاوت کامان لە تو هەیە لە ناخی دڵتەوە گەردەنی ئازاکە بڵکو ئەو برایەم لەو شانە سەرێ ڕزگاری بێ قوربە سەرێ ما مصطفى أما تسلا خانو بريبكم ده صالة كل خمريته ده صالة محروم بملي أو قربوا منك هذا وخانو شتوا خوشی من زاری ئەنگۆ ئەو خانیە وەرگرن ئەوان کرد چارەسەر دەکرێت. ما بس بتتصارى سلامتن أما ده صالة لو كل محروم دعاء هاتي توان جنتي غير ديني لو من هنا إيه كل لو هيت إسلام نبوت بيانني أما وأنا أنقول يا خوشی من زارە تۆ خانیە قبول کە ئەویت کە حەل دەبی حەل ڕاز دەکات ما مسكو حلبيتن أخي متسلة ويبكم أو ملحدة ئێمە دەبی ئەو دینە جوانەی شانی ئەو ملحدانە بدەین ئەو بێدینانە وردە هوردە دێنە سەر ئەو دینە جوانەی. زۆر ڕاست دەکە مامۆستا خەزیز خان دا ئەو گۆژ لە مالی خۆتان وردە وردە ڕەفتاری جوانی لەگە بکەن نوێژی لەبەردەی بکەن کردەوەی چاچی لەگە بکەن با تێبگاتن کە ئەو دینێمە دینەکی گەلە جوانە بەڵکو وردە وردە ئیش دێتە سەر دینەکەیمان ده أنتو بس قدري من عذابك بلين تبيردم ما مصطفى بلين تام بيردم هيري ناش دين مسا بيروزي ديني إسلام ئینشاءالله ئینشاءالله بس قدرنا ما عذابك ده نای خوای نای خوای بینە بینە. قڕی خۆتە لە باوەشی بکە الحەمدولillah یا ربی خدا خوا جزاک داتەوە مامۆستا خوا خێر بکەیت یا ربی خوا خێری هەموو لاچی بنووسیتن. خۆشی من ئێستاش وەرەسە قەنەعەت هەزاران کەس ئەوها هەبووە وردە وردە تەسە ئەو دینە جوانەی ئێستاش مادەم هاتینەوە ئەو هەدیە لێ قوبولکە. باشا ما مستلا بخاطر نقول بارك أو الله. قدرنا أعزاك زۆر باشە کەواتە لە سبەی ڕازووتر نییە لەو شارەی بڕۆنە هەر گەڕەکەچی کامە خانیتان پێ جوانە دەستی لە سەدانن ئەمە لۆتانی دەکڕین غەمی پارەتان نەبی الحەمدولillah خوا زۆری دایە بارك الله بارك الله لەنگۆش الحەمدولillah ئینشاءالله خوای گەورە کە تووشی دەردوو بەڵای ناکە. آمین آمین یا ئەرحەمە الراحیمین. سڵاو جەمیلە بەخێر بێ و بەهروزیان باشی ئەحواڵت سوپاس دەکەم ئاگام لێ لەوەتی سەرت چاوی تۆشەوان درەنگ دێەوە بڕوا بکە ژنەکە تووشی ئەو برادرانە بووم وازیان لێ نەینام
دانیشتی قسەی زۆر خۆشمان کرد. الحەمدولله خوا زۆر شکر. خەزیز خان ماڵەکەیان بەدڵ بوو؟ کچێ ئەیکو بەدریان نابێت دی بە خۆش لەگەر نەبوو کە خۆشترین خانیم لۆ کڕین ئەوەندەیان بەدڵ بوو وازشان لێ ناینم بڕوا بکە هاوکاریان دەکەم بە بەردەوامی قەرەبۆی هەموو شتێکیان دەکەم و بەڕاستی ئەوان زەرەرمەند بووینە. الحەمدولله ئێستا سرت باشتر بووانێ هیچ ئازارێکت نییە. الحەمدولله سوپاس دەخوای سەرم زۆر زۆر باشە ئێستاکە. بڕوا بکە ئەو سەرێشەیە فێری کردم غەدر هەر غەدرە چ گەورە بی چ بچووک بی. مرۆڤ هەیە کە ئازاری دەدەی لە ناخەوە ئەتوو ئازار دەچێشی شەوان خەوت لێ ناکەوی. الحەمدولله خوایگە زۆر شکر. الحەمدولله جەمیلە خانم باش تشکت پێ برێم. جان تازە خەیجا تەلەفۆنی کرد وتی سبەی نیوڕانێک نەمە داوەتن. باشە دەستی خۆش بێ. دا توش خۆت عازر کە باشە؟ باشە بەچاو. ئەوە دەچمە خوارێ تەلەفۆنەکەم هەیە باشە؟ باشە بڕە.